دوای ڕاکێشانی تیروپشتی نوێ بۆ خولی نایەبی عێراق یانەی هەولێر وەک تاکە نوێنەری کوردستان لە خولەکە لە ئامادەکاریەکی سڕدایە بۆ ئەوەی بتوانێت ئەنجامێکی باش بەدەست بێنێت جارێکی دیکە بگەڕێتەوە دۆخی جارانی و با بەدەستێنانی پلەکانی پێشەوە وەرزی داهات و بەشداری پاڵانتیەکانی دەرەوە بکات. ئەوەی من دەبینم ئەو ساڵیانەی وەشە لەریانێکی جیاواز دەبێتن لە هەموو ڕوویەکەوە ئێمە هەموو یاریزانەکان دەستەی ڕاهێنان دەستەی ئیداریانەکە تموحمان ئەوەیە بۆ ئەوەی ساڵی داهاتوویانی هەولێرێک لەو یانانەیە کە بتوانێت بەلایانی کەم تیپێک بێ بەشداری لە خولەکانی دەرەوە بکات بۆ پاڵانتەکانی دەرەوە هەر ئەوە نەبیانە هەولێر لە خولی عێراقی بینن چکەوەی دەزانن پێشتر یانەی هەولێر تاکە نوێنەر بوو لە هەموو عێراق لەسەر ئاستی پاڵانتەکانی ئاسیا ئێستاش یانە و ئیدارە یانە و ئەو ڕاهێنەرش کە هاتووە تموعی ئەوەی هەیە بتوانین یانەکە بگەڕێنەوە دۆخی جارانی داوا دەکەن هاندەران بتوانن ڕۆڵی سەرەکی ینی یاریزانی ژمارە 12 بن لە یاریگا بۆ ئێمە بتوانین هەموو یاریزانەکان لە ئاستی خۆیان بن پشتگیری هەموو یاریزانەکان بکەن پشتگیری تەواوی یانەکە بکەن بێ جیاوازی بە هەموو شێوەیەک هەوڵی ئەوە دێن زیاتر ئامادە بین ڕاستە لە کاتێک هاتین زۆر وەختەکەی درێژ نەبوو بەڵام وەکو وتم بە هەموو شێوەیەک ئینشاءالله هەوڵە دەین زوو ئامادە بین و هەندێک یاریزانێکمانش پێویستە ڕاستی بەڵام یانەی هەولێر ئینشاءالله بەم یاریزانانە ئەگەڕێتەوە وەکو جاران کە ئاستێکی باشت دەرکەوێت لە خولی عێراقی. ماوەی چەند ڕۆژێکی کەم ماوە بۆ دەستپێکردنی خولەکە ستافی ڕاهێنەرانیش دەیانەوێت تیپەکە بە تەواوەتی ئامادە بکەن پێش دەستپێکردنی یاریەکان لە دۆخێکی باشدا بن بەهۆی ئەوەی چەند یاریزانێکی نوێی هێناوەتە ڕیزەکانی. خۆتان زانانی ئێمە ماوەیەکی زۆرە لە ئامادەکاریەکان بەردەوام بین بەڵام دیار نەبوونی خولەکەەوەی کرد بوو بەڕاستی ساردێکی دا بۆ یاریزانەکان و دا بۆ ستافی ڕاهێنەرانیش بەڵام دوای ئەوەی خولەکە دیاری کرا بە خۆشحاڵیەوە دەستی کارژێریانە 5 یاریزانێ ئیزافە کرد بۆ تیپەکەمان ئێستا توان بڵێم تیپەکەمان لە ئاستێکی باشدایە لەوانە پێویستمان بە 1-2 یاریزانی دیکەش هەبیتن دەهێڵی پێشەوە یاخوددا لە ناوەڕاست بەڵام دەتوانم بڵێم تیپەکە ئێستا لە بارودۆخێکی باشدای تەنها یاری تەزیبیمان پێویستە لەبەرەوەی خۆت دەزانی هەموو تیپەکانی خولی کوردستان لە خولدا بوون ماوەی ئەویان نەبکەوە یاری دۆستانە ئەنجام دەین وەکو پێویست هەروها تیپەکانی خولی عێراقیش نەداهاتنە کوردستان و هیچ کەم پێشی مەشقی لە کوردستان نەبوو دەتوانم بڵێم وەکو پێویست یاری دۆستانەمە ئەنجام نەدایە. یانی هەولێر لە یەکەم یاری خۆی لە خولی نایەبی عێراق میوانداری حدود دەکات لە ڕۆژی سێشەمەی داهاتوو لە یاریگای خۆی هەولێر لەم وەرزە 14 یاری ئەنجام دەدات 7 یاری لە یاریگای خۆی و 7 یاری لە دەرەوەی یاریگای خۆی. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێم هەولێر.